بەخێر بێن بۆ خاکی خوێ لێرە لەم خاکە لە جاتی خۆڵ خوێ هەیە. بەهۆی مادەیەکەوە لە ژێر ئەم بیابانە سپێدا دەتوانین ئۆتۆمبیلی کارەبایی بەرهەم بهێنین، بەڵام ئەمە لایەنێکی زۆر خراپیشی هەیە. ئەم ناوچە فراوان و بەپیتە وا وێران دەبێت و ئەمەش کاریگەری لەسەر ژیانی خەڵک و ئاژەڵی ناوچەکە دروست کردووە. لەلایەکی دیکەوە ئۆتۆمبیلە کارەبایەکان ڕاستەخۆ ژینگە پیس ناکەن، بەڵام خەڵک لایەنەکەی دیکەی چیرۆکەکە نازانن. ئەو شوێنە کە پێی دەڵێن دەشتی خوێی لێرەیە و هەزاران کیلۆمەتر لە کوردستانەوە دوورە. بۆ ئەم بەرنامەیە چوومە ئەوێ. ئەمەڵقەیە باسی تێچووی ڕاستەقینەی ئۆتۆمبیلی کارەبایی دەکەین. باسی ئەو زیانە مرۆیی و ژینگەیانە دەکەین کە لە پرۆسەی بەرهەمێنانی ئۆتۆمبیلی کارەباییدا ڕوبەڕوومان دەبنەوە. ئەم مەسەلەیە زۆر جار حکوومەتەکان و فانەکانی ئۆتۆمبیلی کارەبایی ناڕەحەت دەکات یاخود زۆری لەبارەوە نازانن. ڕەنگە ئەمەت بینی بێت. جۆ بایدنە و پیکابێکی کارەبایی کۆمپانیای فۆرد لێدەخورێت. سەرکردەکانی جیهان زۆر جار ئۆتۆمبیلی کارەبایی وەکو بژاردەیەک وەسف دەکەن کە دۆستی ژینگەیە و کارێکی دروستە کە دەبێت هەمووان بۆ داهاتووی مناڵانمان و هەسارەکەمان ئەنجامی بدەین. داهاتووی پیشەسازی ئۆتۆمبیل کارەباییە، گەڕانەوە نییە. تا ڕادەیەک وەکو مەسەلەیەکی ئەخلاقیان لێ کردووە. ئەمەش ناکۆکیەکی پێشکەوتنە کە نەمانتوانیوە خۆمانی لێوە دوور بگرین. دەڵێن کڕینی ئۆتۆمبیلی کارەبایی هەنگاوێکی پێویستە لە گواستنەوەی وزەمان لە سەرچاوەی ژینگە پیسکەری وەکو نەوت و خەڵوسەوە بۆ سەرچاوەی پاک و نوێبووەوە. بەڵام ئایا ئەمە هۆکارە ڕاستەقینەکەیە هانمان دەدەن ئۆتۆمبیلی کارەبایی بکڕین؟ بەڵام کاتێک سەیری ئەم فایلە گەورەیە دەکەیت، یاسای کەمکردنەوەی هەڵاوسانی ساڵی 2022 لە ئەمریکا دەبینیت حکوومەتەکان چەندە ڕێوشێنی نائاسایی دەگرنە بەر وەکو پێدانی هەزاران دۆلار بە هاوڵاتیانیان تا ئۆتۆمبیلی کارەبایی بکڕن. ئەمە لە سەرپای جیهاندا ڕوو دەدات و لە هەندێک وڵاتی وەکو نەرویژ جگە لە کڕینی ئۆتۆمبیلی کارەبایی خەڵکی بژاردەیەکی ئەو تۆی نییە. بەڵێ لە ڕاستیدا هیچ بژاردەیەکی دیکەیان نییە، چونکە ئەوەندە باجیان بۆ سەر کڕینی ئۆتۆمبیلی بنزین زیاد کردووە، کڕینی ئۆتۆمبیلی کارەبایی زۆر هەرزانتر بووە. بەڵام ئەمە پرسیارە گەورەکەیە کە هەوڵ دەدەم ئەمڕۆ وەڵامی بدەمەوە. ئایا ئۆتۆمبیلی کارەبایی هێندە دۆستی ژینگەیە کە باسی دەکەن وە کڕینی بڕیارێکی دروستە لە ڕووی ئەخلاقیەوە؟ لە ئەمریکای باشوور بۆم ڕوون بووە کە مەسەلەکە لە واقعدا زۆر ئاڵۆسترە لەو وێنە جوانەی بۆ ئۆتۆمبیلی کارەبایی کێشراوە. بۆ ئەم راپۆرتە چوومە ئێرە. ئەم ناوچە سنووریەی نێوان ئەرجەنتین، بۆلیڤیا و چیلی کە بە سێگۆشەی لیثیۆم ناسراوە. لیثیۆم کە بە زێڕی سپی ناسراوە کەرەستەی سەرەکی ئەو پاتریە زەبەلاحانەیە کە بۆ کارپێکردنی ئۆتۆمبیلە کارەباییەکانی وەکو تێسڵا بەکاردێن. بە هەمان شێوە لیثیۆم بەشێکی ئەو پاتریانەشە کە بارگاوی دەکرێنەوە و بۆ ئامێرە ئەلیکترۆنیەکانی دیکەی وەکو مۆبایلی زیرەک بەکاردێت، بەڵام بە بڕێکی زۆر کەمتر. بە شێوەیەکی گشتی پاتریەکی ئۆتۆمبیلی کارەبایی هێندە لیثیۆمی پێویستە 8 کیلۆگرام. وە پاتریەکی مۆبایلی زیرەک سمارتفۆن تەنیا ئەوەندە لیثیۆمی پێویستە 1 گرام. ماوەیەکە گرنگی جیهانی ئەم ناوچەیە ڕۆژ دوای ڕۆژ زیاتر دەبێت لە چەقی ململانەی دەسەڵاتی نێوان دوو وڵاتی زلهێزدایە، چین و ئەمریکا. لە خوخوویەوە سڵاوتان لێبێت. هاتووم بۆ ئەم پارێزگایەی باکووری ئەرجەنتین کە لە ژێر خاکەکەیدا یەکێک لە گەورەترین
کێڵگەکانی لیثیۆم هەیە. لەسەر شاخەکانی ئاندیاندا ناوچەیەکی وشک و برینگ هەیە. ئێرە هێندە ڕووناکە لە ڕاستیە دەبێت ئەم چاویلکە ڕەشانم لە چاوە بێت تا بە جوانی ببینم. ئەم شوێنە بۆ سەدان ساڵ نیشتیمانی کۆمەڵگە ڕەسەنەکان بووە کە بە شێوەیەکی سربەخۆ و دۆستانە لەگەڵ سروشدا ژیاون. من لێرە لەدایک بووم. ئەمە گوندەکەمە، ماڵەکەمە، من ڕەسەنم. خەریکی پاراستنی ئەوەم کە باو باپیرانمان جیانێشتووە. هەموو ئەوەی دەیبینی بەدەستی خۆمان دروستمان کردووە. هەموو ئەوەی دەیبینی کڵێساکە گۆڕستانی باپیرانمان لێرە. لە نێو چیا فرەڕەنگ و سەر سوڕهێنەرەکاندا گروپە ڕەسەنەکانی وەکو کێچوە، ئایمارا و لیکان ئانتای بژێوی و سەرچاوەی ژیانیان بەرهەمی تێگەیشتنێکی قوڵە بۆ ژینگە. ڕووەک وەکو دەرمانی هەموو دەردێک سیر دەکەن. هەموو شتێکی لێ دروست دەکەن، خۆراک، دەرمان، کەرەستەی خانوبەرە. لە نێو ئۆتۆمبیلدا بووم و بە یەکێک لە گوندەکاندا دەڕۆیشتم کاتێک ئەمەم بینی. هەرگیز هێندە لامام نەدی بوو. لامە ئاژەڵێکە کە لە ئەمریکای لاتین زۆرە. خەڵکە ڕەسەنەکان لێرە پشت بە ئاژەڵداری دەبەستن. ئاژەڵداری بە جۆرێکی زۆر زیرەکانە دەکەن کە پێی دەگوترێت لەوەڕاندنی خولی، واتە هەر وەرزێک و لە ناوچەیەک ئاژەڵەکانیان دەلەوەڕێنن. ئەمەش لێکۆڵەران دەڵێن بوار بە خاکەکە دەدات لە ناو نەچێت و گەشە بکاتەوە. لە کشت و کاڵدا خاکە بەرزەکان وەکو پلەکانە دیزاین دەکەن تا ئاو گل بدەنەوە و بە فیڕۆ نەچێت. ئەم داهێنانە کۆنە خاکەکەش لە داڕوخان دەپارێزێت. Ni piqueteros ni como dice el gobierno que somos planeros. ئێمە بە یارمەتی دەوڵەت ناژین. بۆ بژێوی ژیان پشت بە خۆمان دەبەستین. پێویستمان بە یارمەتی دەوڵەت نییە، چونکە هەمیشە بەو شێوەیە بووین. ئێمە بە شێوازی ژیانمان دڵخۆشین. Somos felices como somos, como vivimos. بەڵام ئەم ژیانە سربەخۆیە و تەنانەت داهاتووی گروپە ڕەسەنەکانی ئێرە ئێستا بەهۆی دەرهێنانی لیثیۆمەوە کەوتووەتە مەترسیەوە. ئەمەش بۆتە جێگەی نیگەرانی گوندیەکان و کۆمەڵێک لێکۆڵەر کە توێژینەوەیان لەسەر کاریگەریەکانی دەرهێنانی لیثیۆم لەسەر ناوچەکە ئەنجام داوە. ئەگەر ئەومان نەمێنێت دەبێت ڕوو بکەینە وڵاتێکی دیکە. ئێمە ئەومان ناوێت، دەمانەوێت لە خاکی خۆمان دابژین. ئەو خاکەی باو باپیرانمان لە کۆندا بۆی جەنگاون. ئێمەش دەمانەوێت بە هەمان شێوە بەرگری لێ بکەین. خوخوی دەکەوێتە بەشی ئەرجەنتینی سێگۆشەکەوە کە تیایدا دەرهێنانی کانزای لیثیۆم زۆر نابێت دەستی پێکردووە. لە ناوەندی شار کۆمەڵێک مۆسیقاژەن کۆ دەبنەوە. وشەکانی گۆرانیەکەیان ڕەخنە لە کۆمپانیا جیهانیەکان دەگرن کە دەستیان بە دەرهێنانی لیثیۆم لە ناوچەکە کردووە. ئەمەش دەکرێت ئاوارەبوونی دەیان کۆمەڵگەی ڕەسەنی لێ بکەوێتەوە. دوایین جار خۆپیشاندانەکە هێندە ئاشتیانە کۆتایی نەهات. هێزەکانی ئاسایش و پۆلیسی ناوچەکە بە توندی سەرکوتی خۆپیشاندەرانی دژ بە دەرهێنانی لیثیۆمیان کرد. فیشەکی پلاستیکی پۆلیس هەندێک خۆپیشاندەری کوێر کرد. هەندێک دەڵێن دەستدرێژی جەستەی و سێکسیان کراوەتە سەر. سەردیوارەکان پڕن لە نووسین دژی نادات پەروەری. لە کاتێکدا سەرۆکی نوێی ڕاستڕەوی ئەرجەنتین خافێر میلێی بەڵێنی داوە لیثیۆم دەربهێنێت و دەڵێت بۆ ئابووری هەڵاوساوی وڵاتەکە باشە. Porque en la laguna donde yo vivo tengo una laguna y hay la laguna rapidito seca es como que abajo estaría vacío. بۆ نمونە ئەو شوێنەی لێی دەژیم گۆمێکە بوو. ئەڕۆیەکێکە لەو گوندنشینانەی کە سەرکردایەتی خۆپیشاندانەکانی دژ بە دەرهێنانی لیثیۆم دەکات. نزیکەی 400 کۆمەڵگەی ڕەسەن لە سێگۆشەی لیثیۆمدا دەژین. Sí, yo soy afectada porque yo
کاریگەری لەسرم هەیە چونکە ئەم خەڵکە هەموو ئاوەکە دەردەهێنن بۆ دەرهێنانی لیسیۆم بەکاری دێنن. ئەوانەی لەوێ کار دەکەن زۆر ئاوی پاک بە فیڕۆ دەدەن. ئەمەش ژیانی ئێمە دەخاتە مەترسیەوە. ئاومان نامێنێت، ناتوانین بژین. No vamos a tener agua y no vamos a poder vivir. ترسەکانی ئۆرۆرا ناعەقلانی نین. بە گوێرەی ئەم راپۆرتە کە ڕێکخراوێکی بەرگریکردن لە ژینگە لە نیویۆرک بە ناوی ئەنجومەنی بەرگریکردن لەسەر چاوە سروشتیەکان نووسیوێتی، زیاتر لە 170 خەڵکە ڕەسەنەکانی خێڵێکی وڵاتی چیلی لە دوای دەرهێنانی لیتیۆم بەهۆی وشکە ساڵیەوە بۆ شارەکان کۆچیان کردووە. ئەمەش توێژینەوەیەکی دیکەیە کە ئاشکرای دەکات چۆن دەرهێنانی لیتیۆم کاریگەری خراپی لەسەر ژیانی گیانەوەران و سروشتی ناوچەکە هەبووە. بە تایبەتی باسی باڵندەی جوانی فلامینگۆ دەکات، ئەو باڵندە جوانەی کە خەڵکیم ناوچەیە لە کۆنەوە خۆشیان ویستووە و بەشێک بووە لە بۆنە کولتوریەکانیان. ئەمە توێژینەوەیەکی ئەکادیمیە کە لەلایەن 6 توێژەری زانکۆ بە ناوبانگەکانی ئەوروپا و ئەمریکاوە ئەنجامدراوە. دوای شیکردنەوەی داتای زیاتر لە 30 ساڵ دەریان خستووە کە بەهۆی تێکدانی خاک و دابەزینی ئاسیا و کە لە ئەنجامی دەرهێنانی لیتیۆم دروست بووە، فلامینگۆکان لەم ناوچەیە بەرەو لە ناوچوون دەڕۆن. دوجار پێویستە سەیری ئەم راپۆرتەی ساڵی 2020 نەتەوە یەکگرتووەکان بکەیت بۆ ئەوەی لە گەورەی کێشەکە تێبکەیت و بزانیت چۆن دەرهێنانی لیتیۆم لە ناوچەکە وشکە ساڵی زۆر خراپتر کردووە. بە پێی لێکۆڵینەوەکە دەرهێنانی لیتیۆم بۆتە هۆی کەمبوونەوەی 165 ئاو لە دەوروبەری دەشتی خوێی ئاتەکاما لە وڵاتی چیلی. پرسیارەکە ئەمەیە: بۆچی دەرهێنانی لیتیۆم هێندە خراپە و بۆچی کەس هیچی لەبارەوە نەکردووە؟ دوای ئەوەی لیتیۆم وەکو شلەمەنی سوێر لە ژێر زەویەوە دەردەهێنرێت، لە گۆمدا بەجێ دەهێڵرێت تا ئاوەکەی ببێتە هەڵم. پاشان لە پرۆسەیەکی کیمیاییدا لیتیۆمەکە لە کەرەستەکانی دیکە جیا دەکرێتەوە کە بۆ ژینگە خراپە. ورتر بڵێم بۆ دەرهێنانی تەنێک لیتیۆم پێویستمان بە 2 ملیۆن لتر ئاو هەیە. ئەو ئاوە هێندە زۆرە کە مەلەوانگەیەکی یاری ئۆلۆمپیاد پڕ دەکات. هەرچەندە ڕەنگە پێت وابێت ئەمە هێشتا زۆر نییە ئەگەر بێیتە ئەم ناوچە وشکە کە بەدەست کەم ئاویەوە دەناڵێنێت، ئەو قسەیە ناکەیت. ئێستا لە گوندێکی دیکەی پارێزگای خۆخۆیم لە وڵاتی ئەرجنتین دانیشتوانی ئەم گوندە پێمەڵێن کە کەمی ئاو گرفتێکی زۆر گەورەیە و نیگەرانێکی بەس بەقوڵی نیگەرانن کە دەرهێنانی لیتیۆم بەو شێوەی کە ئەمڕۆ باوە دەکرێت ببێتە هۆی نەمانی ئاوی ژێرزەوی گوندەکەیان وا بکات ژیان لە گوندەکەیان نامەحاڵ بێت. هەندێک لەم بیرانە لەلایەن کۆمپانیا نێودەوڵەتی و ناوخۆیەکانی دەرهێنانی لیتیۆم دروستکراون، وەکو بەشێک لە هەوڵەکانیان بۆ خزمەتکردنی خەڵکی ناوچەکە لە هەمبەر ئەو قازانجە زۆرەی دەیکەن. سەرڕای گەشە پێدانی ژێرخان، کۆمپانیەکان دەڵێن سوودی ئابووریش وەکو دروستکردنی هەلیکار بۆ ناوچەکە دەهێنن. چەند ساڵێک لەمەوبەر SQM کە گەورەترین کۆمپانیای دەرهێنانی لیتیۆمە لە چیلی فەرمانی پێکرا زیاتر لە 50 ملیۆن دۆلار بۆ چاکردنەوەی ئەو زیانانەی بە ناوچەکەی گەیاندبوو لەوانە ژەهراویکردنی ئاوی سازگاری بیرەکان بدات. بەڵام ئەگەر سەیری ئەم هێڵکاریە بکەیت دەردەکەوێت کە بارودۆخەکە ڕەنگە خراپتر و زۆر خراپتر ببێت بۆ خەڵکی ڕەسەنی ناوچەکە. هێڵکاریەکە پیشانی دەدات چۆن خواست لەسەر ئۆتۆمبیلی کارەبایی لە جیهاندا بە خێرایی بەرەوسەرەوە دەچێت. لە 10 ساڵی ڕابردوودا نرخی لیتیۆم سەرووی 2 هێندە زیادی کردووە. ساڵی 2014 نرخی تەنێک نزیکەی 5,000 دۆلار بوو. ئەمڕۆ زیاترە لە 10,000 دۆلار. ئەم دوو کەڵەچڕە نمونەی زیانێکی دیکەی ژینگەیە کە بەرهەمێنانی پاتری ئۆتۆمبیلی کارەبایی خراپتری کردووە. ئەمە وێزگەیەکی وزەی خەڵوزیە، زیاتر لە نیوەی وزەی چین لە خەڵوزەوە سەرچاوە دەگرێت کە یەکێکە
لە گەورەترین سەرچاوەکانی پیسبوونی هەوا و گۆڕانی کەشوهەوا. چین باڵەدەستی بەسەر بەرهەمێنانی پاتری ئۆتۆمبیلی کارەباییدا هەیە و زیاتر لە 70% پاتریەکان لەوێ بەرهەمدێن. تەنیا 6% لە ئەمریکا دروست دەکرێن. لە کاتێکدا چین دەستی بەسەر بازاڕی پاتری ئۆتۆمبیلی کارەباییدا کێشاوە، واشنگتن بۆ بەرهێنان یە وڵاتە لە لیثیۆمی ئەمریکای باشوور بە هەڕەشەیەک بۆ سەر دیموکراسی دادەنێت. ئێستا ڕاستیەکرد لەبارەی ئۆتۆمبیلی کارەباییەوە بە باسەکەم ڕەنگە مێشکت تێک بدات. لانی کەم 70% پاتریەکانیان بە وزەی خەڵووس لە چین دروست دەکرێن. بەڵێ 70% پاتریە لیسیۆم ئایۆنەکان کە ئۆتۆمبیلی کارەبایی بەکاریان دەهێنن لە چین بە خەڵووز بەرهەم دەهێنرێن. کەواتە ئۆتۆمبیلی کارەبایی چەندە بۆ ژینگە باشە ئەگەر بێت و تەنیا بۆ دروستکردنی پاتریەکەی هێندە خەڵوز بسووتێنرێت. ئەم وێنەیە دەکرێت یارمەتیمان بدات لە نیگەرانیەکی دیکەی ئۆتۆمبیلی کارەبایی تێبگەین. ئەمە کەڵەکەبوونی ئامێرە ئەلکترۆنیا فرەدراوەکانە لە شاری مانچستەری بەریتانیا. ئێستا ئەمانە بگۆڕە بە 12 ملیۆن تەن پاتری ئۆتۆمبیلی کارەبایی کە چاوەڕێ دەکرێت 5 ساڵی دیکە فرێبدرێن. ئەمەش دەبێتە هۆی دروستبوونی شاخێک پاشماوەی ئەلکترۆنی. ئەم پاشماوەیە زانایان هۆشداری دەدەن کارەساتێکی ژینگەی گەورە دروست دەکات ئەگەر چارەسەرێکی بۆ نەدۆزینەوە. بڕوانە من خۆم دژی ئۆتۆمبیلی کارەبایی نیم. لەڕاستیدا خۆم ئۆتۆمبیلێکی تێسلای مۆدێل فریم هەیە کە پاتریەکەی لە ئەمریکا دروست کراوە نەک لە چین. بەڕاستی لێخوڕین ئەم ئۆتۆمبیلانە چێژێکی تایبەتی هەیە، بەڵام کاتێک سەردانی ئەمریکای باشوورم کرد و لەگەڵ خەڵکی ڕەسەنیەوەی قسەم کرد داوایەکی گرنگیان لێکردم. داوایان لە من و هەموو ئەوانەی وەکو من کرد کە ئۆتۆمبیلی کارەباییان هەیە کاتێک ئۆتۆمبیلەکانمان لێ دەخڕین یاخود مۆبایل و کۆمپیوتەرەکانمان دەگۆڕین بۆ مۆدێلێکی بەرزتر با بیرێکیش لە بارودۆخی ژیانی ئەوان بکەینەوە. Los autos de litio no van a comer, sino que vamos a comer es el agua, con qué se vamos a lavar, con qué se vamos a lavar. ئۆتۆمبیلە لیسیۆمیەکان ئەمە پەیوەندی بەوانەوە نییە، بەڵکو پەیوەندی بە پێویستی ئێمەیە بۆ ئاو. بەچی خۆمان بشوین؟ چی بخۆینەوە؟ باڵندەکان، قازەکان، هەمویان ئاویان پێویستە. کەم ئاوی زیان بە هەمووان دەگەێن. بەلەبەر چاوگرتنی کێبڕکەی توندی زلهێزەکان بۆ کۆنتڕۆڵکردنی کانزای بەنرخی لیثیۆم، گوندشینەکانی ئێرە تێدەگەن کە داواکردنی کۆتاییهێنان بە دەرێنانی لیثیۆم واقعی نییە. تەنیا دەیانەوێت جیهان ڕێگەیەکی سەلامەتتر بۆ دەرێنانی ئەم کانزایە بدۆزێتەوە کە ژیان و کولتوریان نەخاتە مەترسیەوە. چەند هەوڵێک بۆ سەلامەتترکردنی دەرێنانی لیثیۆم دراون. بۆ نمونە ڕێگەیەکەیە پێی دەڵێن دەرهێنانی ڕاستەوخۆی لیثیۆم یان DLE، ڕێگایەکە بۆ دەرێنانی لیثیۆم لە شلەمەنی سوێر بە شێوەیەکی ڕاستەوخۆ و کاریگەرتر کە نەبێتە هۆی بەفیڕۆچوونی ئاوێکی زۆر. بەڵام ئەمە هێشتا تەنیا بیرۆکەیە و جێبەجێ نەکراوە. پێشنیاری دیکەش بریتین لە دووبارە بەکارهێنانەوە یاخود ڕیسایکڵکردنەوەی ئاو، دروستکردنی ناوچەی جیاکەرەوە بەفەر زەون بۆ پاراستنی فرەچەشنی بایۆلۆژی بایۆدیڤەرسیتی، بەشداری پێکردنی کۆمەڵگا ڕەسەنەکان لە بڕیاردان و هاوبەشکردنیان لە قازانجی لیثیۆم و دوجار بەکارهێنانی تەکنۆلۆژیای پاتری جێگرەوە وەکو سۆدیۆم ئایەن لە جیاتی لیثیۆم بۆ کەمکردنەوەی پشت بەستن بە لیثیۆم. لە چین ئەم کارە بە سەرکەوتووی تاقی کراوەتەوە، بەڵام تا ئێستا بە فراوانی جێبەجێ نەکراوە. هیوادارم ئەم بەرنامەیە تێگەیشتنتانی لەسەر ئۆتۆمبیلی کارەبایی قوڵتر کرد بێتەوە. حەز دەکەم ڕای ئێوە بزانم دوایەوەی زیانەکانی ئۆتۆمبیلی کارەباییتان زانی، ئێوە دەتانەوێت ئۆتۆمبیلی کارەبایی بکڕن یاخود نا. لە سۆشیال میدیا ڕوودا وەڵامی ئەم پرسیارە بدەرەوە و هۆکارەکەت ڕوون بکەرەوە. تاڵقەیەکی دیکەی بەرنامەی نێکست، هەر شاد بن.